دەنگی گەلی کوردستان دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لەگەڵ مونیر سەلیم بن لە ستۆدیۆکاری دەنگی گەلی کوردستانەوە. ئەمبەرتان باش، من مونیر سەلیمم، خۆشحاڵم جارێکی تر لەگەڵەوەدا شادەمە بۆ قسەکردن و گفتوگۆ لەسەر بابەتی گەرمی ڕۆژ. ئێمە لە دەنگی گەلی کوردستان و لە میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارمان داوە نزیکەی هەفتەیە یا هەفتە بەرنامەیەک بۆ بابەتی ڕاگرتن و بڵاو نەکردنەوەی هەواڵەکانی خوێنڕشتن و کوشتن یا کوشت و بڕ لە کوردەواریە پەیڕەو بکەین. دوێنێ لەگەڵ دکتۆر هێرش ڕەسوول قسەمان کرد لەسەر زەرورەتی ڕاگرتن و هەروەها میکانیزمەکان و هەروەها پێداویستیەکانی ئەمڕۆژ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شوان ئادەم ئەیڤەز جەنابیان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیایی شەمک، هەروەها پرۆفیسۆری یاریدەدەر لە خوێندنی کۆمونیکیشن و کلتور و میدیا لە زانکۆکانی کوردستان قسە ئەکەین، باسیەوە ئەکەین ئەبێ هاوڵاتی چی بکا و ئەبێ حکوومەت چی بکا و ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چی بکەن بۆ ئەوەی بە هەمومانەوە هاوکار بین لە بڵاوکردنەوە و لە ڕاگرتنی با بڵێن ئەو هەواڵانەی کە پەیوەستن و کاریگەریان لەسەر وعی کۆمەلگا و لەسەر دەروینی تاک و کۆمەلگاش. کاک دکتۆر یاخوا بەخێر بێسەر چاوەکەم. زۆر سپاس. سپاس بۆ ئەو دەرفەتەی بێمەد بەخشی. کاک دکتۆر، ئێستا من لە ستۆدیۆی گەلی کوردستانم، مایکم لەبەر دەمایە، هەواڵێکە خوێنمەوە. من مونیر سەلیمم، هاوڵاتیانی بەڕێز فەرموون لەگەڵ هەواڵەکان ئەمڕۆ لە شاری سین کوڕێک بە چەکی کلاشنکۆڤ تەقەی کرد لە خێزانەکەی، 9 کەسی لە خێزانەکەی کوشت. هەواڵەکانی پێشەشکردن خواتان لەگەڵ بێ. چێ سوود لەم هەواڵە وەرەگرێ؟ ڕاستەکەی بڵاوکردنەوە بڵاو نەکردنەوەی هەواڵ ئەکەوێتە سەر بەهای هەواڵ. ئایا ئەو زانیارانەی کە تۆ بڵاوەکەی تۆ بەهای هەواڵی هەیە یان؟ ئێمە ڕۆژانە دەیان و سەدان و هەزاران زانیاریمان پێگە، بەڵام کامیان بۆ چاپ و پەخش و بڵاوکردنەوە ئەشێن. لە دنیا ڕاگەاندنا کاتێک کە تۆ ڕووداوێک ڕووماڵەکەی ئامانجەکەوەیە مافی دەستەبەرکردنی زانیاری بۆ هاوڵاتیان دابین کەی وەکو کەناڵێکی ڕاگەیاندن ڕۆژنامەوان چۆن ئەرکی هەیە مافیشی هەیە. ئەگەر ئەم ڕووداوەی تۆ ئەم زانیاری تۆ بەهای هەواڵی هەبێ گرنگەکە بڵاوی کەیتەوە، بەڵام چۆن بڵاوەکەیتەوە، لەکوێ بڵاوەکەیتەوە، بە چ میکانیزمە بڵاوەکەیتەوە، ئەمەیان بابەتێکە کە ئەبێ قسەی لەسەر بکرێ. لە کوردستانە بەداخەوە ڕۆماڵی ڕووداوەکان بۆ دابینکردنی مافی زانینی زانیاری هاوڵاتیان نییە، هێندەی بۆ وروژاندنە، بۆ لێدانە، بۆ لەبیربردنەوەی دۆسیەکی گەورە و گرانە، بۆ بەلاڕێدابردنە، بۆ شێواندنی زانیاریە و بۆ هەندێک ئامانجی دیکەی تایبەتی و گشتیە کە لە پشتی سیاسەتی میدیایی کەناڵەکەەوە هەیە بڵاو دەکرێتەوە. ئەگەر ئێمە ئەو هەواڵەی بەڕێزت وتت دروستە بڵاوی بکەینەوە، بەڵام بە چ قەبارەیە بڵاوەکەینەوە، لەکوێ بڵاوەکەینەوە و چۆن بڵاوەکەینەوە؟ بۆ نمونە ئەگەر ئەمە لە ڕۆژنامەیەک بڵاوکەیتەوە نایکەمەمانشێت. بۆ نمونە ئەگەر من ڕۆژنامەوان بم نایکەمەمانشێت. بۆ لەبەرەوەی ئێمە لە ڕووی پێوەرەکانی ڕاستەپیشەیەکانی ڕاگەاندنەوە پێوەری دادوەریمانەیە، ئەڵە بە جۆرە زانیاریەکان بڵاو بکەرەوە کە حەزی دووبارەکردنەوە و لاساییکردنەوە لای وەرگرەکانە دروست نەکە. گرفتی گەورە لە میدیای کوردی ئەوەیە کاتێک کە ڕووداوێکی کوشتن یا ڕووداوێکی لاقەکردن یا ڕووداوێکی کۆمەڵایەتی یا ڕووداوێکی دیکەی کە ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە، کاتێک کە بڵاوتێتەوە هێندەی ئەچێتە نێو وردەکاریەکانی ڕووداوەکە و چۆنەتی ئەنجامدانی و ئامرازەکانی کە بەکاری هێناوە لە ئەنجامدانا، هێندە قسە لەسەر دیوی پشتەوی ڕووداوەکە ناکە و بەبارێکی دیکە هێندەی ئیش لەسەر حاڵەت دەکرێ، هێندەی ڕووماڵی حاڵەتەکان نەکرێ، هێندە ڕووماڵی دیاردەکان ناکرێ. بۆ نمونە کوشتوبڕ لە هەرێمی کوردستانە دیاردە نییە، حاڵەتێکە لە شوێنێک بۆ شوێنێکی خەریکە با بڵێن زیابێ. ئەم حاڵەتانە تۆ کە لە ڕووی میدیاییەوە ڕووماڵیەکەی ئەبێ
قسە لەسەر هۆکارەکانی پشت زیادبوونی ئەم حاڵەتانە بکەین نەک ئەوەی کە ڕووداوەکە بکەی بە ئاماژ و بچیتە ناو دیتێلگێتەوە و باسی باوکی و دایکی و خوشکی و ژنی و برایی و وردەکارەکان بکەی کە ڕەنگە ئەم کەسانە هەریەکەیان پێگەیەکی کۆمەڵایەتیان هەبێت لە نێو کۆمەلگایە هیچ پەیوەندیەکیان بە کەسی تۆمەتبارەوە نەبێت لە ڕووداوە. باشت فەرموو یعنی جوانت فەرموو باشیشت فەرموو بەڵام قسەکە ئەمەیە ئەبێ منی هاوڵاتی ینی بەهای ئەو هەواڵەت چی بێ بۆچی منی هاوڵاتی 56 موچەم خوراوە و دیاریش نییە 56 ترم نەخورێ و حکوومەتێکی لاریوێر و ناکەس بەچەمان هەیە و بە کوردەوارەکەی خۆی و ینی وەزعی خەڵک ئەوە تاتۆ ئەی بینی و ینی بۆچی من بێ هەواڵی کوشتن دەرخواردی من بەبێ ئەوەی من بمەوێ بەبێ ئەوەی من حەزم لی بێ من خۆم ملیۆنە کێشەم هەیە تۆ خۆت ملیۆنە کێشت هەیە تەمە ملیۆن نەگناوە ینی وەکو قەبار بۆ زۆری ینی ئەمە کێشەمان هەیە ئێمە کابرام وەکو کوردەوارەکە ئەڵێ خوا غەزەبی لێ کردو تەمان خوا غەزەبی لێ ناکرێت لە کەس ینی خوا غەزەبی لێ کردو دەستی چۆتە ئەو تاوانە هەر کەسێک بێ ینی بۆ ئەبێ ئەمە بەهای هەواڵی چییە بۆ کۆمەلگا ئەم بەهای ئەگەر هەی بێ ببوورە ینی وەڵام بێتەوە ئەبێ جەنابەت قسەیەکی زۆر جوانت فەرموو ئەبێ تەداعیاتی ئەم هەواڵە وە جەدواکەی ئەوەیە بێ حکوومەتی هەرێم ئیش لەسەر مە بکە خۆ حکوومەتی هەرێم خۆی خەڵک ئەکوژێ ینی خەڵک بە کۆمەڵ کوژەکە جارە نەفسیەن هەمومانی کوشتووە حکوومەتی هەرێم ئێستا ینی تۆ بێ حکوومەتی هەرێم ئەم ئیشانە بکە خەڵکی مختصی هەبێ دەستگا و دامەزراوەی مختصی هەبێ لێکۆڵینەوەی کۆمەڵاتی سایکۆلۆژی دەرونی ینی هەتا دوایی ینی بۆشی دەرخواردنەوەی بەهای بۆ من چییە من حەزەکەم هیچ جەوادەی کوشتن نەبیستم ڕاستەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کۆمەڵ کوژەکە زانیاریی تازەیەکرێت لە گەشتی هەواڵەکانە وڵاویکەنەوە بەڵام من قسە لەسەر ئەویان ناکەم قسەکەم لەسەر ئەوەیە وەکووتم هەموو دەستگایەکی میدیایی سیاسەتی میدیایی هەیە ئەم سیاسەتە میدیاییەیە تەحەکوم بەوە کات چ بەهایەک ببەخشێ بە ڕووداوێک بۆی بیکە بە هەواڵ بۆ نمونە ڕووداوێک دەشێت لە دەستگاکەی تۆ هەواڵ بێ وەڵام دەستگایەکی دیکە هەواڵ نەبێ بۆ لەبەرەوەی ڕەنگە سیاسەتی میدیایی دەستگاکەی تۆ وای بە پێویست بزانێ کە ئەم زانیاریانە بەهای پێبەخشێ گەورەی کە بیخاتە بەرچاو ڕایگشتی لەسەر دروستکە بی و ڕوژێنێ ئەمە لە دەستگایەکەوە دەستگایەکی تر ئەگۆڕێ بەنسبەت ئەوەی چ بەهایەکی هەیە بۆ هاوڵاتیە کە دایان کێشە و گرفتی دیکەی هەیە من لە قسەکانی پێشماوتم ئامانج لە بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەوڵانە ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی میدیایی کەناڵەکە هەندێک کەناڵ بۆ لە بیربردنەوە دەچنە نێو وردەکاری ئەم جۆرە هەواڵانەوە بۆی قسە لەسەر مەسەلەن دواکەوتنی موچە بکەن بۆی قسەی لەسەر نەکەن هەندێک کەناڵ ئەم جۆرە هەواڵانە بڵاوەکەنەوە بۆ ئەوی قسە لەسەر ئەو دایان و سەدان کێشە کارگێڕی و زانستی و دەرونی و پەروەردەیانی کە لە کۆمەلگا هەیە بۆ نمونە من مامۆسای زانکۆم نزیکەی مانگێکە لە زانکۆکەی منە داوام نییە خوێنکار نهاتوێتەوە نەوەزارە دێتە سەرخات نە خوێنکار پێی محتەمە نەحکوومەت بەلایە گرنگە مەسەلەن کە مانگێ دوو مانگ بۆچی دەوام نییە بایکۆتەگە کرێن نزیکەی دوو مانگ خوێنکارانی قۆناغەکانی سەرەتایی و بنەڕەتی دەوام ناکەن ئەمە کۆمەڵکوژنیە دکتۆر بەڵێ ئەمە لە ڕووی دەرونیەوە بە جۆرێک لە جۆرەکان جستەی کۆمەڵکوژی ڕاستە هەموو بوارەکانی کۆمەڵکوژی ئەم ڕاستە ئەمە دەکەوێتە سەرەوەی کابێ جێهەتی معنی وەکو وەزارەتەکانی پەروەردە وەکو خوێندنی باڵا وەکو وەزارەتی ئەوقاف وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو سندیکای ڕۆژناوە نووسانی کوردستان لەسەر ئەم پرسانە بێنە دەنگ وە قسەی لەسەر بکەن وە قسەی جدیشی لەسەر بکەن گرفتەکە لەوەیان نییە تۆ بەڕاگررتنی بتەوێ کێشەکە چارەسەر بکەی ئەمە بەدەردی برادێکی ڕۆژنامەوان وتی جۆرێکە لە سیاسەتی نەعامەیی تۆ ڕووداوەکە بە بەرچاوتەوە ئەبینی بەڵام لە جاتیەوەی معالەجەی بۆ داهانی ئیت خۆتی لێ بەڵام لەگەڵەوە شارڕاگردنی بۆ میدیای کوردی بە زەڕورە زانم بۆ لەبەرەوەی بەشێکی زۆری میدیاکانی کوردستان نە ڕاوێژکاری میدیاییان هەیە نە ڕاوێژکاری دەرونیان هەیە نە ڕاوێژکاری پەروەردەییان هەیە نە ڕاوێژکاری یاساییان هەیە بۆ ئەو کەسەیەتە ناو کەناڵێکی میدیایەوە بەبێ ئەوەی بە نێوەندێکی ئەکادمی وەکو
زانکۆ پەیمانگایە تێپەڕی بێ بڕوانامەیەکی زانستی لە بوارەکەیە هەبێ یاسای ڕاگەیاندنی خوێندن بێ ئیتیکی ڕاگەیاندنی خوێندن بێ لە ناچاریە لە ئیشێکی ترەوە هاتوۆتە ئەم مەیدانە کە ئیژەکە بە خۆی و باگراوند و پەروەردەی خێزانی و کۆمەڵایەتی و دەستگایی کە مەسەلەن زەمینی بۆ ڕەخسێنە ئیژەکە اینجا بەشێکی تری گرفتەکە دەستگا میدیایەکانی کوردستان تەسەوڕەکەم بە دەستگاکە ئێوەشەوە تا ئێستا نووسراوێکمان نییە کە تایە دەستنیشانی بکە ئێمە چ جۆرە ڕووداوێک ڕووماڵەکەین چ جۆرە ڕووداوێک ڕووماڵ ناکەین وەکە ڕووماڵیەکەین ئاماژە بەچین و چ قەبارەیەکی ئەینێ لەکوێ بڵاوێنی لە چ کاتێکە ئیشی لەسەرەکەین ینی بابەتێک هەیە کە لەم ساڵانەی دواییە زۆر بە جددی ئیشی لەسەرکەوە مەسەلەی پەخشی ڕاستەوخۆیە لایف پەخشی ڕاستەخۆ لە ڕاستیدا لە کوردستانە بە هەڵە بەکارێنێ ینی بۆ هەموو ڕووداوێک بەکار نایێ ینی کابرا کۆستێکی کەوتووە لە گەرمەی تازەکەیەتی لە گەرمەی پرسەکەیەتی بەدەیان ماگەچێتە بەردەست بەردەم ساحب تازەکە پرساری لەکە هەستێ چۆنە ڕواتێ وردەکارەکەی چی بوو ینی ئەمانە بەڕاستی ئیشی میدیان نییە بچێ شین و شەپۆڕی خەڵکی بگوازێتەوە پێی وا بێ ئەمە بەهای هەواڵیە بەهای هەواڵی لەمەیان نییە بەهای هەواڵی لەوەیە تۆ دی پشتەوەی ئەم ڕووداوە بۆ نمونە بایەمە قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژی ڕابردووە نزیکەی 26 تا 30 کەس بەڕووداوی کوشتن لە ناوچوون کە بەشێکی زۆریان لە نێو خەزانەکان هەم ڕووداوەکەی هەولێر هەم ئەوەی سەیسایەکەم ئەمەی کەرکوو و ڕووداوی هاوشێوەش لە شار شارۆچکەکانی کوردستانە باشە قسەکە لەسەرەوەیە ئایا میدیا بێتە ئەم ڕووداوانە ڕووماڵکە یاننا من دەڵێم بەڵێ ڕووماڵی کا بەڵام پێویست بە لایف ناکە پێویست بە پەخشی ڕاستەوخۆ ناکە پێویست بە چوونە نێو وردەکارەکانیەوە نیە بۆچی بڵاوی کاتەوە بۆچی بڵاوی کاتەوە بۆ ئەوەی مافی زانینی زانیاری بۆ هاوڵاتان دەستەبەرکە تاوەکو هۆشیار بن چی لە چواردەوریانە ئەگوزارێ باشێکیان بۆ هۆشیارکردنەوەیە تا دکتۆر باب وەکوین بێ ینی ئەوە مافی هاوڵاتی چ پێویستی بەو زانیاریەیە کە بزانێ لە فلان گوند چەند کەس کوژراوە لە فلان ینی چەند ینی ئەوە بۆچی ئێمە ئەوە بکەین بە گەروی هاوڵاتیە ئەو هاوڵاتیە دوێنێ لە بینەکە بینیم لە با بڵێن سوشال میدیا دڵی پڕ بووە لە وابزانم لە ناو بەردە مزگەوتی گەورایە ینی ئەگەر بە هەڵا نەچ بێتم لەگەڵ کوڕەکەیان هاتووە ئەوێ ئەمڕۆ 10,000 ئیشم کردووە باشە خۆم و مناڵەکەم بە ڕۆژوین باش دڵی پڕ بووە ڕێشی سپیە لە تەمەنی باوشی من و تۆی هایە ئەڵێ ناتوانم باسی ئەوە کابیانی ڕۆژنامە نووسەکە بیانی چۆن جەژنەکەی و هەلو مەرجەکانی پێش دەژنەوە هات ئەوەنە تەقلیدیەکە کلاسیکیانە ئەڵێ 10,000 پێیە ئەمڕۆ 10,000 پێیا کردووە نازانم بیەم بە چکلێت بیەم بەچی غی بەزە و 10,000شم پێەیە باشە ئەم هاوڵاتیە چ زەرورە ینی من بچم کوشتنی سەیسایەق و کوشتنی نازانم ئەوەی بۆ دەرخوارد بە یەکەم لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە هەر بەتەنە ئەو هاوڵاتێ و هاوڵاتی هاوشێوە ناژی بەڵکو هاوڵاتێکیش ئەژی کە تێر و پڕە و پارەشی هەیە و لە حیاتی خۆی ئەترسێ کە ڕۆژە لە ڕۆژان یەکێک نێتە سەری یا لە کە سوکارەکەی پەلاماری نەدا و ئەم هاوڵاتیش کە لە نێو کۆمەلگایە بە هەردوو بارەکە مەفروزە زانیاریان هەبێ لەسەر ئەوەی کە هۆشیار بن بەرامبەر ئەو ڕووداوانی کە لە چواردورە ئەمە یەکێکە لە ئەریکەکانی ڕۆژنامەوان و دەستگای میدیایی بۆ ئەوەی ئەم زانیارانە دابین کە ئەرکێکی دیکەیە بۆیە بازەکرێ لەو پێناوەدا کە دەستگا پەیوەندیدارەکان وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو دادگا ئەمانە بێنە سەر خەت چارەسەر بۆ ئەم پرسە بدۆزنەوە ئێمە میدیا بۆ ئەوە شت بڵاو ناکاتەوە کە تەنابی و ڕوژێنە ینی نابێ ئامانجەکەی تەنها و ڕوژاندن بێ بەڵکو ئامانجەکە ئەوە بێ ئەبێ چارەسەری ئەم کێشەیە بۆ نمونە ئێستا وەکو وتوانم چەند حاڵەتی کوشتنە هەیە لە کوردستانە کە بەداخەوە میدیای کوردی هەندەی چۆتە ناو دیتێڵەکەیەوە ناو وردەکارەکەیەوە باسی ئەومان بۆ کرێکابرا چەند جار ژنی هێناوە چەند جار شووی کردوێتەوە چەند جار مەسەلەن پەیوەندی خۆشەویستی هەبووە لەگەڵ چیابینی باش بووە لەگەڵ چیابینی باش نەبووە هەتا ئێستا میدیا هەیە خەفەت لەوە خوا دوایین وێنەی بکوژی دەست نەکەوتووە کە بڵاوی کاتەوە هەتا میدیا هەیە خەفەت بۆ ئەوە خوا کە نەیتوانێت ڕووماڵێکی ڕاستەوخۆ بکات لەو دقەی کە کوژێ ئەمە میدیا یاخوا بڕاوە لەو دقەی کە کوژێ مەسەلەن لای
ئەمانە بەڕاستی کارەساتە ینی عقلیەتی میدیاییمان نییە بەڕاستی ئەگەر عقلیەتی ئەگەر عقلیەتی میدیایی هەبێ نابێ ئەم جۆرە زانیاریانە ئەم جۆرە ڕووداوە لەگەڵ ئەوەی کە گرنگە خەڵک بیزانێ بەڵام نابێ بەو شێوەیە بڵاو بکرێتەوە گرنگە بزانم ڕووداوێکی کوشتن ڕوویاوە لاورێت گرنگە بزانم ڕووداوێکی کوشتن لە سەی سایەک لە هنا ڕوویا و هۆکارەکەی بزانم بەڵام گرنگ نییە بچمە ناو دیتێڵەکەیەوە مەسەلەن ئەو کەس بکوژەکە چێ و چێنیە ئەین تۆ سێری میدیای کوردی کە لە ماوەی ڕابردووە هێندەی بە قازانجی قوربانیەکانی ژەکە هێندە بە قازانجی با بڵێن ئەو جهەتی کە تۆمەتبارێکرێ بە تاوانەکە ئیش ناکە لە کاتێکە ئەویش حەقی هەیە یعنی خۆ تۆ دادگانی مشکلی میدیای کوردیەوەیە دەوری دادگا بینێ دەوری دادوەرە بینێ لە ئێسەوە ئەی بڕێ و ئەی دوورەیە کە کێ بکوژەکەیە چێ کوژراوەکەیە چێ قوربانێکەیە چێ حەقی سزادانەکەی هەتا سزاکەشی بۆ ئەبرێتەوە کە ئەی کاتە ڕاپرسیەوە ئەیکا بە پۆستە لە پێیجەکانی لە سۆشەڵ میدیا بڵاوەکەێتەوە ئەم کەسە مستحقی چەند ساڵ هینە لە بەردەستی تۆیە بە چی لێەکەی يعني ئەمە کارەساتە بەڕاستی بێت میدا دەوری دادگا ببینێ میدا دەوری دادوەر ببینێ ئێستا باسەکەت بۆ بکەم دکتۆر ینی پرسیارەکەت لێ بکەم باسە بۆ ناکەم لە ڕاستیە ئێستا ئێمە لە با بڵێن تازە تەواو ینی بڕیار دراوە بۆ قسەکەی من و جەنابەت ینی ئێستا قساکەین بڕیار دراوە زۆربەی دەستگاکان زۆربەی با بڵێن ستەیجەکانی سۆشال میدیا زۆربەی زۆری ئەو خەڵکانی کە ئیعتیبار بۆ کۆمەلگا بۆ ئەوە دائەنن ینی ئێستا بڕیاریان داوە ئیتر نەگوازنەوە بەڕاستی ینی بەس بێ با ئیتر ئەمە کەم زوخاوکەین بەدڵی هاوڵاتیان ئەمەیان ڕەهەندێکی ئیجابی هەیە ڕەهەندێکی ئەریێنی هەیە لەبەرەوەی وتمان ئەوە یەک ڕەهەندی هەیە دکتۆر نا ڕەهەندی زۆری هەیە بەڵام من لە بواری پسپۆڕیەکەی خۆماوە بە حکمی ئەوەی ئێمە ڕێکخراوێکمانەیە بەناوی چاودێری میدیای کوردی کە چاودێری ناوەڕۆکی پەیامی میدیاکانی کوردستانەکەین ڕەهەندێکی گرنگ لێرە ئەوەیە لەبەرەوەی ئێمە وەکو چۆن دادگا و دادوەرەکانمان پەرلەمان و پەرلەمانتارەکانمان وەزیر و وەزیرەکان و بەڕێوەبەرگشتەکانم بە شێوەیەکی پیشەیی و یاسایی و ڕێسایی کار ناکەن ئیمکانی ئەوەش هەیە دەستگا میدیاکان و ڕۆژنامەوانەکانیش بە شێوەیەکی یاسایی و ئیتیکی و پیشەیی کار نەکەن و خەڵکی نەشارەزا و بێ ئاگای تیابێ لە کاری ڕۆژنامەوانی و هەندێکی بە زەوق و سلیقەی خۆی بیکە ئەمە ئەو جانبەیان کە بۆ ئەم جۆرە کەسانەیە ئەم بڕیارە زۆر دروستە و ئەوایە بەر لەوەی مەکتەبی ڕاگەیاندنی حیزبێکی دیاریکراوی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئەم بڕیارە بۆ ڕاگەیاندنەکانی خۆی دەربووە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بوو ڕێنمایی تایبەت دەرکا بۆ ئەم دۆسیانە ئیشی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بوو پێڕەونامەیەک ڕێسایەکی گشتی بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکانی کوشتن یا ڕووداوە هەستیارەکان دەرکاوە کەناڵەکانی ڕاگەیاندن پێوی پابندکە بەر لەوە ئیشی دەستگاکانی ڕاگەیاندن خۆیان بوویان ئیسە بۆ نمونە دەنگی گەلی کوردستان ئەبێ پێڕەونامەیەکی هەبێ ڕێسایەکی پیشەیی هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوی کوشتناکە چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوی خۆکوشتناکە چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی مەسەلەن گرتن و لاقەگرتن و ڕووداوی مەسەلەن ئەوانەی کە بە مەوادی مخەدەرەوە ئەگیرێن ئەوانەی کە مەسەلەن تۆمەتبارن و دۆسەکەیان هێشتا لە دادگایە و یەکلایی نەبووەتەوە ئەمانە کۆمەڵێ دۆسی گەورە گەورەن ئێمە تا ئێستا نەڕۆژنامەوانەکە ئازانێت چۆن مامەڵی لەگەڵ بکە نە دەستگا میدیایەکەی ڕێسایەکی پیشەیی هەیە نە سندیکا و نە وەزارەت هەیەی وەکو جانبی حکومی پەرلەمانی یاسای نییە پەرلەمان و ئەوانەمان وەکو خۆی ئیش ناکە یعنی زەمانەکەمان بۆیە کە دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری وەکو خۆی ئیش نەکە چاوەڕێی ئەوەش بکە کە هەموو شتێک دەچێت لە گرێژنە ڕێکخراوەکەی جەنابتان ناوی چاودێری میدیاییە جەناب ئێستا فەرموود چاودێری میدیایی فەرموود ئێستا ئێمە ئیشمانەوەیە بیانی متابعی یا چاودێری و بەدەلاچین بۆ کارنامەی ڕاگەاندنەکانەکەین یعنی بۆ پەیامی میدیاییان بۆ هەرچی بێت یان خۆ پەیامی میدیاکە لە نووسینەوە دەست پێکات لە بەوا بۆ دەست پێکات تا کۆتاییەکە یان تا ئەچێتە پەخشەوە نەجاتیە بێ هەواڵەکە من زۆر عەفویانە قسەکەم دکتۆر ینی ئێستا جەنابتان ڕازین لە پەیامی میدیایی لە ئەدای میدیایی لە تەکستی میدیایی لە ینی ناوی چییە نێژن میدیای لای ئێمە با نەڵێم هەر هەمووی بەڵام هەمووی لە سەد تا
ئەگەر لە من بپرسی وەکو ڕای خۆم وەکو منیر سەلیم 27 ساڵە من لە ئەعلامام و ئیعلامی عالمین بینیوە عەربیش بینیوە و بەردەوام متابعەم دەرنەوە ئیعلام لە 105 ینی مەهامی ڕۆژنامەگەری جیهانی وەڵاو زۆر وتوە ئاخر پیاوەتی کرد لە 105 ئیش بە مەعایر و ئیعتیباراتی ڕۆژنامەگەری و پیشەیی نێودەوڵەتیەکەین ئێمە ئەزانی چی ئێمە با لە دنیایەکی خەیاڵی قسە نەکەین باشە ئێمە باسی سوید ناکەین بۆ نمونە لە سوید زۆرترین حاڵەتی کوشتن ساڵانە لە سوید ڕۆیە بەڵام بڕۆ ڕاگەیاندنی سویدی بکەرەوە بە رادیۆ بە ڕۆژنامەیە و بە تەلەڤیزیۆنیەوە بە هیچ شیتیانی هیچ ڕۆماڵ ناکە بۆچی نایکە دوێن لە ڕۆژە تای بەردوگان خۆ سویدەوە ینی وەکو کفرەکە نایەوێن بەیانی ئەوترەوە ینی ئازادترین لە کەونا پێرە ڕۆژەب تای بەردوگان سەرۆکی کۆماری تورکیا لە 51 ویلایەتە ینی میلیۆنی هەیە ئەوەی میلیۆنی هەیە وانە 63 کەناڵ هەن 63 کەناڵ وابزانم لە تورکیا قەدەغەی کرد کاکە قەدەغەی کرد برام یعنی قەدەغەی کرد ڕووماڵی خۆپەشاندانی 51 ویلایەتی تورکیا بکرێت کەس نەیکرد ئەمە یەک لە 11 سپتەمبەرا وەکو ئێستا بیرمە هەر خۆم گوێم لێی بوو سەرۆکی ئەو کاتەی باڵێن بۆش سەرۆکی ئەو کاتەی داوای کرد هیچ کەناڵێکی ئیتخۆر لیبراڵە یعنی لە سویدترە یانیوە لیبراڵە ئەمە پەیوەندی بە لیبرالی و نالیبرالی یاسا وانە داوای کرد هیچ کەسێ ڕووداوەکان نەگوازێتەوە نەبا کۆدی نێنی تیاابێ بیانی بۆ شانستەکانی القاعدە ئەو کات باشە ینی ئێمە زۆر مهمین ئێمە چین ینی تۆ ئێمە چین هەت بەجددی ئێمە چین تا لە خۆمانەوە تەحەدا یا بچینە دەرەوەی یاسا ڕێساکانی کێشەکە لەوەیە نیە ئێمە مهمین یا مهم نین ئێمە لیبراڵین یا لیبراڵ نین کێشەکە لەوەیە وڵاتان حکوومەتیان هەیە سیستمیان هەیە پەرلەمانیان هەیە دادگایان هەیە دادوەریان هەیە ئەمە لە کوردستان ئەمانەمان نییە ئەمانە بینان ئەمانە تەنها شکل و شێوەن هەمە ڕاستە بینایەکمان هەیە ناوی حکوومەتە بینایەکمان هەیە ناوی پەرلەمانە بینایەکمان هەیە ناوی دادگا دادوەرە ینی ئەو زوڵمەی ئەو ستەمەی ئەم دەستگا ڕسمیانەی کە ڕەنگە میدیا لە چاویە هەر پاشا بێ میدیا خۆچی کردووە میدیا ڕنگدانەوەی سێدەسەڵاتەکەی ترە ئەوەی لە میدیایە ئەگوێزرێتەوە و ئەکرێ ڕنگدانەوەی دەسەڵاتی یاسادانانە کە خۆی لە پەرلەمانە ئابینەوە بۆ هەموو یاسا پۆخڵەواتی کە هەیە ڕنگدانەوەی ئەوەیە کە چاودێری حکوومەت ناکە ڕنگدانەوەی مەسەلەن حکوومەت و وەزارەت و بەڕێوەبەری گشتی و کاروبارانە یاسایی و ناپیشەییەکانیانە کاکرێ لە وڵاتە ڕنگدانەوەی دادگا و دادوەرە کە بە شێوەیەکی پیشەوی یاسایی کار ناکەن خۆ میدیای کوردی لە ئاسمانەوە ناتوە لە ناو واقع و ناخی ئەم جەماوەرەوە هەڵقڵاوە لە ناو کۆمەلگایەوە هەڵقڵاوە ئەو میدیایی کە لە کوردستانە هەیە من لەم شەوانەیە پۆستێکم کرد وتم لە هەرێمی کوردستانە میدیا بەدەست میدیاکارەوە نەماوە ئێستا خەڵکی تر ئیدارە میدیاکە خەڵکی تر ئاراسی میدیاکە وەگەرنا ئەگەر میدیا ئیدارەی کەناڵی میدیایی بکە ئەگەر بە پێی پێوەری پیشەیی و میدیایی کار بکرێ بە هیچ جۆرێک ناچێت ڕۆماڵی ڕووداوێ بکە بەو هەموو وردەکاری کە ئێستا لە میدیای کوردیاییکە ئۆکەی تۆ ڕووداوینی نووسینی هەواڵەکە یارمەتی هاوڵاتیە مەسەرەن ئەبێ مەسەرەن من لە ئێستا کە هەواڵەکەم خوێندەوە بۆ جەنابەت لە بیداتەوە وەکو تەکس وەکو نمونەیەک مەسەرەن ئەبێت تۆ بڵێ ئیلانێکەم لە هەواڵێکی نامۆ بە کەلتوری ئێمە بە کەلتوری کۆمەلگای کوردی بەداخەوە مەسەن کۆمەڵی قسە ئەبێ ئاوا مفردات شەمە بەکاربێنی خۆی وەکەڵەتەکە لەویە بۆ ئەو بەداخەوە ئەو نابێ و ئەو نازانچی ئەوە ئێمە بنەمایەکمان هەیە لە پێوەرەکانی ئیتیکی ڕۆژنامەوانیە جاکردنەوەی زانیاریە لە بۆچوونی شخصی تۆ کە لە میدایەک و هەواڵە بۆ من ئەگوێز تۆ جارە بە زانیاریەکەم بەرێ من ئیشم بە زانیارەکەی تۆ بۆ ئەوەی من تەحلیل و تەفسیر و ئەوەی بکەم بەداخەوە یا بەداخەوە نییە ئایا کارە سادبار یا کارە سادبار نییە ئایا نامۆیە یا نامۆ نییە
مشکلی میدیای کوردی ئەوەیە خۆی ئەی بڕێ قماشەکە ئەبڕێ ئەی دوورێ و ڕێی گشتیشمان بۆ دروزەکە متەلەقی بڵێ باشە باشە تۆ هانی بە ئۆکەی تۆ مێڵێ تۆ مەسەڵەن من میوانەکەم با بڵێ لە ڕێگەی میوانێکەوە ئیشی میدیا ئەوەیە مەسەلەن زانیاری مجەڕەدە بەڵێ ئیشی میدیا ئەوەیە پسپۆر بێنێ بۆ نمونە ئەم ڕووداوی کوشتانی کە لە کوردستانە ڕوویە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە دەرونی هەیە یاسایی هەیە سیاسی هەیە ڕەهەندی تەندروستی هەیە تۆ بێنە پسپۆڕەکان وەرە شیکەنەوە تۆ بۆچی ئەرقامم پێڵێ ئەچیتە ناو وردەکاریەوە بەبێ من ئیسفادی لێ بکەم من بۆچی مات تۆی بکوش ببوورە مەبەستم تۆ نیە تۆی معنەوی تۆی بکوش ڕاپرسی لەگەڵ منا بکرێ ئەرە چی پێ بکەین پارچە بکەین با بە کۆمە گۆشتی قیمە نییە دام نابێ وڵا وای لێ بکەن و لە سێدارەی بێن و نازانم لە بەرچاوی وای لێ بکەنەوە ئەمە ئیشی دادگایە بە پێی بەڵگە هینەکرێ ئەسڵەن چی ئاڵێ لە نەتیجەیە دەرناکەوێ ئەوەی کە کوشتوویەتی لەسەر حەق نەبووە من ناڵێم بەڵام تۆ بهێڵە ڕووداوەکە خۆی بڕوە تۆ تەنها ئەومان بۆ ڕووباڵ کە زانەرێکمان پێ بێ ئەم ڕووداوە هەیە لە کوردستان پاکبوونی ئەو گواستنەوانە ئەو ڕووماڵکردانە زیان ئەگەیێنێت چونکە ئێمە میدیاکانی ئێمە زۆر بەداخەوە ئیعتیبار بۆ تەمەن دانانن یعنی سەر تۆ هەموو کەناڵێک تۆ جەنابەت یان پرۆفیسۆر یان جەنابەت یعنی هەموو کەناڵێک ئەنووسێ مەسەن زائد 16 زائد 12 زائد ئەوەنە لە کوردستان کارنووسە زائد 18 خوار 18 کە سەیریەکە ئەیوانیە دکتۆریانی ئەبێت تۆ ئیعتیبار دابنی مەسەن ئێستا بەرنامە هەیە ئەبێت زائد 20 شتێ پەڕێنێ بەرنامە هەیە زائد 12 ینی کاک مدیر ئەم زائیدە بۆ کوردستان نابێ باش چی بۆ کوردستان دکتۆر بەس شتێکم پێڵی بۆ کوردستان ببێ ئەعلام نابێ و سیاسەت نابێ و دیموکراسی نابێ و ئەزانین چی ئێمە لە کوردستانە کۆمەڵگەیەکین بە تەبیعی گەشەمان نەکردووە کە گەشەمان نەکردووە هەم لە یاسادانان گەشەمان نەکردووە هەم لە حکوومەتداری گەشەمان نەکردووە هەم لە دادگا گەشەمان نەکردووە هەم لە میدیای گەشەمان نەکردووە یعنی تۆ سەیریکە میدیای کوردی ئێمە تەکنەلۆژیا تەکنیکەکەی دوایین تەکنیکمان هێناوە بۆ کوردستان ئێستا ڕۆبۆت لە ستۆدیۆکانی هەندێک ڕۆبۆتیشەکە بەڵام لۆژیکی بەکارهێنانەکەی نازانین یعنی ئێمە ڕۆبۆتمان هێناوە بۆ ئیشەکانمان بۆ لە جاتەوەی ئیشمان بۆ ئاسانکە ئیشمان بۆ قورزەکە لە جاتەوەی مەسەلەن دەور هەبێ لەوەی کە بۆ نمونە عەمەلی گواستنەوەی خەبەرمان بۆ سەریعەکە عەمەلیەکەمان بۆ ئاڵۆزەکە تووشی تاوانمانەکە تووشی سەرپێچیمانەکە تووشی لادانمانەکە گرفتەکە ئەوەیە ئێمە لە کوردستانە ئەو شتانەی کە هەمانە وەکووتم بە تەبیعی گەشتیان نەکردووە ئێمە وەکو چۆن سانسۆری خودیمان هەیە پێشوەخت و پاشوەختمان هەیە باشە لە ئیشی ڕاگەیاندنە ئەبێ کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانان لەمە دووە سانسۆری پێشوەختی خۆیان زیاترکەن بۆ نمونە کە من زانیاریەکەم پێگا لەسەر ڕووداوی کوشتن بیر لەوە بکەمەوە ئەم زانیاری بڵاوی ئەەکەمەوە چ کاریگەریەکی بێ ئایا کاریگەریەکەی لە بەرژەوەندی گشتی ئە بەرژەوەندی گشتی نییە من یەک نمونەت بۆ بژێرمەوە ساڵی 2017 دوای خوێندنم لە بەریتانیا تەواو کرد گەڕامەوە کوردستان لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی دەرسمەوەتەوە بابەتی ئیتیکی میدیامەوەتەوە ڕاپرسیەک بڵاو کراوە لە نێوان ڕێکخراوێکی ناحکومی بەپێی ئەنجامەکانی ئەو ڕاپرسی ئەو ڕێکخراوە بڵاوی کردبوو ئەڵێ لە سا 78 مامۆسایانی زانکۆکانی کوردستان دەستدرێژی سێکسی ئەکەنە سەر خوێندکارەکانە چەند خراپ بۆ خەبەر 178 باشە نەوەزارەتی پەروەردە لەسەری بەدەنگات نەوەزارەتی خوێندنی باڵا لەسەری بەدەنگا وەک دوو جیهەتی معنی خراپیە من لە چیە من لە پۆلا باسیەوەم کرد وتم جا هەموو کەناڵەکانی ژوڵاویان نەکردەوە بە ڕادیۆ تۆ بە ڕۆژنامەوە هەر نەتیجەی ڕاپرسەکەیان بڵاوە کرد یەک کەناڵ نەبوو بچێ راپۆرتێکی من کۆڵکاری بکە ئەسڵەن ئەم راپۆرتە ئەم راپرسە وجودی هەیە یانیەتی دوو ئایا ئەم راپرسی کراوە لە چ زانکۆیە کراوە سێ ئایا تۆ کاڵی دەستدرێژی سێکسی مەبەست لە دەستدرێژی سێکسی چییە چونکە هەندێکجار تۆ مامۆسای سوحبەتی لەگەڵ تەڵێبەکەیەکەی ئایا تۆش ئەمە بە دەستدرێژی سێکسی داناوە وەکو تۆ ئەڵی دەستدرێژێکی دەرونیە لە ڕووی سێکسەوە یاننا کە ئەمانە هیچی نەکرا وتم گریمان ئەمە هەمووی ڕاست بوو بیر لە کابرایەکی پیرەمێر بکەرەوە لەو لادەیانی کوردستانە خەریکی کوشتتوکاڵ و ڕادیۆکەی خستوتە سەر ئەم هەواڵە باشە ئەم هەواڵە ئابیسی یەکەم کاردانەوە چییە بێ یەکەم شتشەکەی کوڕەکەی لە زانکۆکە دەرەکە تۆ وەکو میدیا ئیشێکی باشە کرد یا ئیشێکی خراپە کرد والله بە حیاتی میدیای کوردی ئیشی باشی نەکردووە والله 27 ساڵە ئێمە ئیشی باشمان نەکردووە ئەگەر ئێمە ئیشێکی باشمان بکردایە دەبوو ئەو حکوومەتی هەرێمە
ئێستا بەق مارمێکێکی مایەتەوە لەجێ دەستی میدیا و لە چاو ینی لە ترسی حیاچوون و ئابروچوونە بەڵام حکوومەت هەملی ئەستورە بێ ئێمە میدیارە بچینەوە ینی ئێستا خۆ من ئەزانم خەڵگەیاڵێ کاک منیر سەلیم تۆ قسەی زلەکەیت و موچەی مەعاژوەرەویانە برادەر شوێنەکەی من یەوە شوێنەکەی تۆ کاکەی من ینی دکتۆر ینی بامە کاتی بەلامەکەم تاوا بوو بەسەری شاتێ پەڕی کاک دکتۆر شوان ئادەم ئەیڤەز جەنابتان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیا هەروەها پرۆفیسۆری یاریدەدەر لە خوێندنی کۆمونیکیشن و کللتور میدیا سپاس و ستایش بۆ تۆ ئێمە هەرواز لە جەنابەت ناین دکتۆر من نەزانم ئەمڕۆ تۆ بەهۆی مناڵەکەتەوە کۆمەڵێ کاتت زۆر تەزیق بووی لەگەڵ ئێمە منیش زۆر نامرداع بووم ڕاستی بەمێنە هەر بەهۆی ئەو کارەوە نامرداع بووم ینی خۆش نەهاتم لەگەڵ بەڵام قوربان من داوای بدەم لە جەنابەت دەکەم بەس زەرورە هاوڵاتی ئەم شتانە زەروري نیە من نایبڕینەوە بەڵام من بۆ دوایین قسە دەستخۆشیتان لێ یەکەم لەو خاڵەیە وەکووتم هەر بە قسەیەک لە جەنابە وەرەگەم لەبەرەوەی میدیای کوردی ئیشی باشی نەکردو بۆیە دەچوونی ئەم بڕیارە بۆ ڕاگررتنی هەواڵەکانی کوشتن ئەم ڕەهەندە باشی هەیە لانی کەم تاو کاتێ ئیشی باشەکە ئەم هەواڵانە بڵاو ناکاتەوە ئەمە یەک دوو من پێشنیازم بۆ کەناڵەکانی ڕاگەیان و لە پێشیانەوە دەنجی گەلی کوردستان و دەستگاکانی دیکەی سەر بە مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی مادام ئەم هەڵمەتتان دەست پێ کردووە باشتر وایە ئێوە هەنگاوی لە خۆتانەوە دەست پێکەن من پێشنیازی ئەوە ئەکەم ئەگەر لەسەر ئاسی مەکتەبیش نەبێ لەسەر ئاسی هەرێک لە کەناڵەکان کۆمەڵێک کەناڵ ڕێسای پیشەیی بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکان لای خۆتان دیاری بکەن چۆن و بەچی شێوەیەک مەسەلەن ڕووماڵ ڕووداوەکانەکەی چونکە ئەم ڕووداوە سبێنێ خوا نەخواسەوە ئەگەر بەسەر کەسایەتێکی سیاسی حیزبەکەی ئێوە هەیە دڵنام ئێوە وازی لێ نایەن هەر ڕووماڵیەکەن اینجا ئەمە ئەگەر لە دەرەوە کەس نەخۆشێ لە برادەرانی مەکتەبی سیاسی ئەمە بڵاوی ناکەینەوە لەبەرەوە باشتر وایە هەم ڕێسای پیشەیی دەرەکەن هەم وەکو حیزب ئەکرێت لە ڕێگەی فراکسیۆنەکەەوە بیر لەوە بکەنەوە مەسەلەن هەمواری یاسای ڕۆژنامەگەری بکرێت بیر لەوە بکرێتەوە مەسەلەن یاسایەکی گشتگیر بۆ ڕاگەیاندن دەرچێت کە هەم میدیای چاپکرا و پەخشکرا و دیجیتاڵی لەخۆ بکرێ هەم بیر لەوە بکرێتەوە کە لەگەڵ دادگا و دادوەرەکانە تەنسەک بکرێت بۆ ئەوەی ئاستی خوێنەواری میدیایی و پەروەردەی میدیاییان بەرز بکەنەوە چونکە هەندێک جار بەشێک لە گرفتەکان بۆی دادگاوە دروزە بێ مەسەلەن کابرا ڕووداوێکی کوشتنی بەسەر هاتووە براکی برایەکی کوشتێتەوە ڕووداوێکە بوو لە یەکی لە شارەکانی کوردستان نامەوێت ناوی بێنم یەک ساڵ کابرا چاوەڕێ کرد دادگا بێتە دەنگ و قسەی لەسەر بکات و هینی بکات نەیکرد ئاخری خۆی لە ناو بازارە خۆی کوشتی ڕاشی نەکرد خۆی یا بەدەستی پۆلیسەوەتی من یەک ساڵە چاوەڕێکم ئێوە ماتەڵە بە دۆسەکەمەوەکەن ئێوە نیەتی چارەسەرتان نییە بۆیە من خۆم تۆڵی کۆم کردەوە ئەجا وڵات کە گەیشتە سەر ئەوەی خەڵک خۆی تۆڵە بکاتەوە زۆر خراپ ئەو کاتە ئەبێتە جەنگەڵ و کەس بەکەس سپاس دەکەم با هەر بۆکو یادکردنەوەیەک بۆ بینەرانی بەڕێز و جۆگرانی عزیزی ئێمە کاک کاروان ئەنوەر ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانیە سەرۆکی لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە لە 2007ەوە من ئاگادارم چونکە من کێشەیەکم هەبوو لەگەڵ داواکاری گشتیە هەر لەسەر قسەیەکی داواکاری گشتی لە بەرنامەیەکی ڕاستەوخۆیە بازم لەگەڵ خاتوڕەنجینە داواکاری گشتی داوای تۆڵی لە من کرد و ینی بەڵام ئێمە نەخراینەوە ینی ئێستا بەهۆی کادران یەکێتی نیشتیمانیەوە دادگایەک ئێستا لەمەدا دادگایەک هەیە بۆ با بڵێن کەیسەکانی ڕۆژنامەوانی و ئێمە لەگەڵ کاکاوانە قسەمان کرد باسی ئەوەشە کرێت کە لە هەوڵدایە دیسان طبعا بە هاوکاری خەڵکی تریش ینی با ئەمە سەف نەبێتەوە بەڵام ینی کاروان زۆر بەڕاستی دایمە لە دادگاکانەیە وەسە بڕیاری زیندانێکی ژەبێ بۆ تەوقیفکردنی وەختێ من کە جنح ناکەم کەتم ناکەم بەپێی تاوان بەپێ بەڵام تاوانبارە بم لە یاسایەکی ڕۆژنامەگەری کوردیا نەمخەنە پاڵ ناو سژنەکانی ساڵ کشت و بڕینەوەوانە ئەمە تەناقز دروزەکاتی بۆچی لەبەرەوەی ئەو بڕیاری کە سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی سلێمانی دەرکرد بڕیارێکی باشە وەکو دەستپێک بەڵام هێشتا خەلەلی تایە خەلەکە لەکوێیە ئەڵێ بە تەنها دۆسیەکانی ڕۆژنامەوانان لە کاتێکە ئەوایە ئەم بڕیارە بۆ هەموو ئەو دۆسیانە بووایە کە پەیوەندی هەیە بە ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری ئەمە یەک دوو ئەو تەنها یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری بە سەرچاو داناوە باش هەندێک دۆسیە هەیە پەیوەندی هەیە بە ئازادی دەربڕینی سیاسیەوە ئازادی دەربڕینی ئەکادمیەوە ئازادی دەربڕینی بوارەکانی دەبێ ئەوانش بێنە ناو ئەم دادگایەوە چونکە ئێمە کە داوامان کردووە دادگای تایبەتمەند دروست بێوەکو ئەوەی کە لە بەغاو لە ڕەسافە دروستکراوە ئەمی کە هەیە وتیان لە ڕووی ئیداریەوە مشکلەیە ئێمە
یەکسەری دادگایەکی وا دروستکەین بۆیە وەکو هەنگاوی یەکەم دادگایەکیان تایبەت کرد بە دۆسیەکانی ڕۆژنامەوانان گۆڕێکراوی چاودەری میدیای کوردی هەم دەستکۆشیمان لێ کرد هەم بە هەنگاوێکی سەرەتایی باشمانزانی بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری 2007 بکەی بە بنەما بۆ ئەم دادگایە لەم یاسایە گرتنیتانە گرتن ڕۆژنامەنووسیتانە زیندانیکردنیتانە تەنها غەرامی تایە ئێوە کاتە تۆ پێویستە بە زیندانیەک نییە ئێمە سیرکە دکتۆر وەختێک من جەنابەت ئەگەر خوا نەخواستە جونحێکمان کرد کەتنێکمان کرد و ڕۆژنامەنووس مەسەن وەکو ڕۆژنامەنووس کەتنێکی هەر ئەعتیباریەن بۆ بابڕین کەسایەتی و ئەعتیبار بۆ ینی کەسایەتی ڕۆژنامەنووس زۆر خەریکە مقدس دەبێت لە وڵاتانی عالەمە لای ئێمە دنیا ینی ئەوا بێ بەها و پێنوخە من خۆمەزانم دکتۆر ئێمەوەیەکی ڕۆژنامەنووسی جیانیمانەیە کە چینە دەروی وڵات کۆمەڵە شوێن هەیە بۆ ئێمە نیوەی ئەوەیە وانە نیوەی کری تیارەیەم نیوەی نازام چیم نیوەی ئەوەم نیوەی کرێوتێلێم یعنی دنیا زۆر ڕۆژنامە زۆر مهمە ئەم کەسایەتیە نابێ ئەگە جونحێکیشی کرد بیخێتە ناو ئەوانەی کە معادل خەریکن 15 خەڵکە کوژن ئەبێ شوێنێکی تایبەتیە بێ دافەنێکی تا ینی دیسان لەوەشە وەقف یا ئەوەی کە پێڵەن ڕاگرتن ئەمە عقوبە نییە سزا نییە بەڵکو ڕێکاریەکی یاساییە گرتنمان زیندانی نیمانە ئاخر نابێ هەمان بێ بە پێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری نابێ ڕۆژنامەوان بگیرێ کە نەگیرە تۆی خێتە کوێوە نەکرد دکتۆر ئەگە جونحی نەکرد ئەخنا ئەگە جونحیشی کرد ئەگەر جونحی کرد بە سیفەتی ڕۆژنامەوان نابێ بگیرێ ئەبێ غەرامە بکرێ بەڵام ڕۆژنامەوانە و تاوانێکی دیکایەکە لە دەرەوەی پیشە ڕۆژنامەگەری ئەوە لە کوردستانە جا نەکراوەتەوە مەفروض وایە بۆ ڕۆژنامەنووسەکان گەر خوا نەخواستە جا ئەو پێشنیازە مەکە سزنەکە تەنفیزەکەن بەڵام ئەوێتری تەنفیز لە زەمەنی نامعقولە هەموو نامعقولەکان معقولن سپاس وستایش بۆ جەناب دکتۆر شوان ئادەم سپاس بۆ ئەوەش بینەرانی بەڕێزی ئێمە لە سوشال میدیا لە رادیۆ ئەپی گاردنەوە لە تەواوی جیهان لە ستۆدیۆکانمان لە کوردستان هەروەها لە سوشال میدیا لە تەواوی یوتیوب و لە شوێنەکانی تر لە ستێجەکانی تری سوشال میدیا لەگەڵمانە بوون تا جارێکی تر بە ئێوە شادەم هەمووتان لە سایە سێبەری خوا بەجێ دڵم خواتان لەگەڵ